قلت بجا كده قال برس نور الدين البابا اندام بري جورا اوبراسيونان ج حلبا سوريا دي كان برس نور الدين ايوار باش بخيرات جبو كردستان 24 دست بيك ج آلوزي شر و پفشون و کشتنا حمس و ترتوس دست بيدي كان هنوان آلوزيان چاوا دبینن دست بيك که جبو تکچونا اولهیا سوريا یان جی دمکیه و ایتر نامینیتن. بسم الله الرحمن الرحيم السلام عليكم ورحمة الله بەخشندەی مێرەبان سڵاو لێوە بینەران ڕاستیەکەی بارودۆخی سووریا بارودۆخێکی ئاڕۆزە هۆکارەکەشی ڕژێمی لە ناوچوی سووریایە چونکە ئەو ڕژێمە هەوڵی دەدا پشت بە تایفە گەرایی لە نێو خەڵکیدا بەستێت وە هەموو شتێکی وڵاتی لە هەواڵگیری و لە سوپا بە تایفی کرده بووە پێکاتەی عەلەوی پۆست بووە بەکاری هێنابووە ڕژ بوو لەسەر ئەوەی ئەم پێکاتەیە دوور بێت لە هەموو جۆرە با بڵێن خزمەتگوزاری و پێشخستنێک پەراوێزی دەخستن تا بەردەوام بێت لە با بڵێن بەکارهێنانی خەڵک و ڕۆڵەکانی ئەو پێکاتەیە لە بەرژەوەندی خۆیدا بۆیە ئەوەی ئەمڕۆ دەیبینی بەڕاستی زۆرێکە لە نەمانی هاوسەنگیەکە کە زۆرێک لەو کەسانێک کە پێشتر سوودیان لە ڕژێمی پێشتور بینیوە بەوەی کە خۆیان بەسەر سووریەکاندا بسەپێن و لە نێو دەستگا سەرکوتکارەکانی هەواڵگیری و سوپادەکار بکەن ئێستا جموزۆڵێکیە بۆ دووبارە بنیادنانەوە و هەندێک وڵاتانی هەرێمی وڵاتانی دەرەوەش لە هەوڵی ئەوەدان ئەوەی کە ئاڵنگاری نوێ لە بەردەم سووریا دروست بکەن بە تایبەتی لە ناوەندە ئەمنیەکان لە کاتێکدا حکوومەت هەوڵ دەدات زۆرترین خزمەتگوزاری بە خەڵک بگەێنێت. زۆر باشە یعنی هینگوەک شارەزایەکی سەربازی یان فەرماندارێکی سەربازی ئەف شەڕ و ئالۆزیێن کو لە تەرتوس و حومسێ دروست بووینە دەستپێکێکە ji بۆ تەشەنەکردنا ئالۆزیان di nava Sûriyeyê de yanî di sibê rojê de berfirehtir dibin şer û pevçûn çê dibin li pişt van xûpêşandan û dengê nerazîbûnê grûpên çekdar çê dibin ji bo ku roprûyê hikûmeta nû ya Sûriyeyê bibin. دەوڵەتی نوێی سووریا چاوەڕێی ئەوە دەکات و پێیوە مەترسیدارترین پلان لە بەرچاو بگرێت. من پێم وانی حاڵەتێکی پشێوی بەڕاستی لە سووریا دروست بێت یاخۆت ئالۆزی بۆ حکوومەتی ناوەندی سووریا دروست بکرێت کە حکوومەتی سووریا هەوڵ دەدات لە تەواوی وڵاتدا بەرقەراری بکات و ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو فرە پێکهاتەی و بەشداریکردنی لایەنەکان تێک بچێت کە حکوومەت داوای بۆ کردووە بۆیە تێکچوونی بارودۆخ و دەسوەردانی وڵاتانی کە پێشتر سوودیان لە سووریا بینی وەکو ئێران وڵاتانی دیکە و هەندێک وڵاتی دیکەش کە دەیانەوێت بگەن بە هێزی شۆڕشی سووریا تاکو بتوانن لە بارودۆخی گروپی چەکدار بیکەم بە دەوڵەتی مرکزی و خاوەندە سەڵات لە ناوچەکەدا و بۆ ئەوەی ئەوانش سەروەری خۆیان لە بەرامبەردا پارێزن و هێزەکانی ئەوان بەکار بێنن بە شێوازێک کە بتوانن باردۆخی دەستوری سووریا پارێزەوە باشە کەک نوێرەدین تو خۆشی دزانی و خواستا سەرەکیە هاوڵاتیان سووریایە حکوومەتا نویا سووریایە جڤاکە نێودەوڵەتی ji بۆ سبێ ڕۆژا سووریای ئەvەیە ku Sûriyeka ewleh û seqamgîr hebîtin. Bi nerîna hewe li gorî dîvçûnên hewe hikûmeta demkiya Sûriyeyê dikarîtin artêşek supayeka nîzamî ya pêşketî ya baş û bihêz dirûst biketin ku Sûriya nî biparêzîtin ewleh biketin. دەوڵەتی نوێی سووریا لە هەوڵی چارەسەرکردنی هەڵەکانی ڕابردوودا ئەم ڕابردۆ و شەیەکی ئەوەندا ئاسان نییە بەڵکو بریتە لە 6 ساڵ لە گەندەڵی بە بەرنامە بۆ دارەژراو کە ڕژێمی لە ناوچوی بەعز ئەنجامی داوە لە ڕێگەی بڵاوکردنی دروشمی پراوێز خستون و تایفەگەرایی لە نێو کۆمەلگەی سووریادا بۆیە ڕەنگە کاتە بێ بۆ دۆزینەوەی چارەسەر و چارەسەرکردنیەوەی ئەم کێشانە دەوڵەتی سووریا لە هەوڵی دروستکردنی سوپایەکدا سوپایەک کە دوور بێت لە شێوازی مامەڵەی تاوانکاری کە ڕژێمی پێش و پشتی پێبەستە بوو سوپایەک بێت هەموو پێکاتەکان لەخۆ بگرێ. زۆر باشە ئەحمەد ئەلشەرع دێشێتن دسبێ ڕۆژێدا قەنەعەتێ بڤان هەمی گرۆپانە بینیتن بڤان هەمی چەکدارانە بینیتن di nava Sûriyeyê ku bi temamî xwe helbweşînin bikevne dibin siya wezareta bergirî da supayekî nîzamî da yan pabendî qanûnê bin pabendî tewcîhatên serûyî xwe bibin.
برای فەرماندا ئەحمەد شەڕع ئێمە پشت بە دانایی دەبەستین و پێمان وایە لە ڕووی سیاسیەوە لێزانێکی باشی هەیە و خاوەن ئامادەبوونێکی سەرکردایەتیە، بەڵام ئەم بابەتە تەنیا بە پەیوەست نییە بە خەسڵەتی سەرکردایەتی، بەڵکو زیاتر پەیوەستە بە بوونی دامەزراوە و بوونی کۆمەڵە لایەنێک کە لەگەڵ ئاڕاستی نوێی دەوڵەتی سووریا بن. ئەوەی کە ئەحمەد شەرع جیا دەکاتەوە کە ئەم هەموو خەسڵەتەی هەیە، بەڵام ئێمە هەموو بەرپرسیارەتیەکە ناخینە سەرشانیەوە، بەڵکو بەرپرسیارەتی هەموو هاوڵاتیانی سووریا کە هاوڵاتی ئەرێنی بن و خۆیان جیا بکەنەوە لە بەخشین و ئەداکردنێکی گونجا و تاکو بتوان گروپە چەکدارەکان و هەموو ئەو کەسێک بن ئەو باوەڕێی کە ببن بە بەشێک لە سوپا، هەر کەسێک کە چەکی هەڵگرتووە سوپایەک کە نوێنەرایەتی ئەم پێکاتەکان دەکات دوور لە بەشبەشێنەی سیاسی و تایفەگەرایی پێشوو. زۆر باشە. پرسیارە خۆ ڕۆنتر بکەم بەڕێز نوێدین. دناوە سووریایدا گەلێک هێز هەنە، گەلێک گرۆپ هەنە، گەلێک ملیشیات هەنە، ینی بەشێک ژوان هێزان دناوە سووریایدا ئەمریکا پشتەوانەوان دەکات، بەشێک ژ چەکداران تورکیا پشتەوانەوان دەکەتن. ئەحمەد شەرع دەشێتن وان هەمی هێزا یەک بخیتن دبن سیا وەزارەتا بەرگریدا و دەستێ وان وڵاتان ژوان هێزان vەکشینیتن. منیش بەوەی بەڕوون و ڕاشکایی وەڵام دەمەوە ئەگەر مەبەستان هێزەکانی سووریای دیموکراتە کە حزبی پێدە و دەستی پەکەکە لە نێوانیاندایە بە لە شتێک دەوڵەتی سووریا لەگەڵەوەدا کوردەکان نیمانی لە عفرینێژیانە بەرز نورەدین کو تورکیا پشتەوانیاوان دەکەتن. بەڵێ من وەڵامی هەردووکیان دەدەم بۆ دەوڵەتی نوێی سووریا لەگەڵ ئەوەدایەکە هاوڵاتیانی کورد مافیتەوەی خۆیان وەربگرن کە پێشووتر ڕژێمی لە نێوچوی بەعس مافی کوردەکانی نەداوە، بۆیە هێزەکانی سووریای دیموکراتمان هەیە کە ئەوان بەهۆی دەسوەردانی دەرەکیەوە دروست بوون و لەسەر بنەمای واقعی ئاڵۆزی سووریا دروست بوون. پێم وایە وڵاتی نوێی سووریا هیچ کەشەیەکی لەگەڵ کوردانیە، بەڵکو لەگەڵ ئەوەدایە کە کورد بەشێکی سەرەکی بن لە پێکاتەی نوێی سووریا و بەشێکی سەرەکی سوپای نوێی سووریا بن، بەڵام کێشە لەگەڵ هەندێک ئەندامانی پەکەکە هەیە وانەی لە دەرەوەی سووریا هاتوون هەڵگری گوزەرنامەی بیانین و ئەمان بڕیاری کوردی سووریایان دەست بەسەردا گرتووە و لە چەند ناوچەیەکی سووریا ئەگەر بێت و ئەمانە واز لە کۆنتترۆلکردنی بڕیاری کوردانی سووریا بێنن و زامنی هەبێت بۆ ئەوەی کە ئەم هێزانە هێزەکە وردەکان بەکارنێنن بۆ سووریا دەوروبەری سووریا و ئەگەر بتوانن پابند بن بە پەیمانی کۆمەڵایەتی سووریا کە هەموو سووریەکان دوجار بە ئەنجامی هەڵبژاردن لەسەری ڕێک دەکەون و بن بە بەشێک لە دەوڵەتی سووریا من جەخت لەوە دەکەم و ئەمان دەبن بە بەشێکی زۆر گرنگی سوپای سووریا لە وڵاتی سووریای نوێ و کۆمەلگەی نوێی سووریا. ئەمە سەبارەت بە هێزەکانی سووریای دیموکرات سەبارەت بە سوپای نیشتیمانی ئێمە دەزانین کە ئەو ئاڵۆزیانەی کە بەهۆی سوپای نیشتیمانیەوە دروست بووە چاوەڕێ دەکەین ئەم سوپای بەڕاستی سوپایەکی نیشتیمانی بێتەوە ببێتەوە بەشێک لە وەزارەتی بەرگری سەر بە حکوومەتی نوێی سووریا و چاوەڕێژ دەکەین بەشێکی ڕسەنی پاراستنی سووریا و پاراستنی هاوڵاتیانی سووریا بێت بە هەموو شێوەیەک دژی ئەوەن کە لە ئەجەندای دەرەکی بسەپێنرێت و ببین بە بەشێک لە کێشە و دۆسیەی دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتی سووریا و پشت بە کەسانی ئاقلمەند و نیشتیمانیان دەبەستین بۆ ئەوەی بتوانن لە سوپای نیشتیمانی هاوکاری کار بن لە پێکێنانی وەزارەتی بەرگری نیشتیمانی ڕاستەقینە بۆ پاراستنی سووریەکان. زۆر باشە. ئەدی سەبارەت بە هێزا یان بژن جەیش سووریا الحڕە هێزا سووریا ئازاد کو لە تەنەف هەیە ئەمریکا پشتەوانیا مادی و معنەویا هێزێ دەکەتن هەندەوێ باوەریەدانە کو ئەف هێزەژی خوا بخێتە بنسییا وەزارەتا بەرگریە حکوومەتا نویا سووریایە ینی ئەمریکا دەڕێدەتن. سوپای ئازادی سووریا کە لە بنکەی تەنەفدا زۆرێک لە سووریایی بە شەرەفی تێدایە ئەوانەی کە لە ڕژێمی پێشووتری سووریا جیابوونەتەوە بۆ پاراستنی خەڵکی خۆیان لە جیستەمی ڕژێم چەکیان هەڵگرتووە. چینێکی زۆری هاوڵاتیانی بە شەرەفی سووریایی تێدایە ئەوانەی کە لەگەڵ دەوڵەتی نوێی سووریادان و هەمەهەنگیان لەگەڵ کراوە بە شێوازێک لە بەرژەوەندی سووریادا بێتە. من لە ڕوویەکەوە لە ڕوویەکی دیکە
دەبێت ئەومان لە بەرچاو بێت هاوڵاتیانی سووری دەبێت هەڵگیری شناسنامەی تایبەتی خۆیان بن دوور لە دەسوەردانی دەرەکی و کۆنتڕۆلکردنی وڵاتانی دەرەوە لە ڕوویەکی دیکەوە وڵاتی سووریا کراوەیە بەسەرتەوەی وڵاتاندا و چاویلەوەی پەیوەندی باشوێرینی لەگەڵ هەموو وڵاتاندا هەبێت لەگەڵ وڵاتانی کاریگەری ناوچەکە لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی و من پێم وایە دەوڵەتی نوێی سووریا توانێت ئەوەی هەیە بەتەنیا خۆی یەخود بە هاوکاری وڵاتانی کە پەیوەندی سیاسی و یاسایی لەگەڵ هەن لەوەی ئاسایش و سەقامگیری لە نێو سووریا و هەرێمی بەدی بێنن. زۆر باشە بەڕێز نورەدین تو خۆشی دزانی و بەشەکە زۆرە ئەو هێز و گڕۆپ و ملیشاتن کو دناوا سووریایدانە ئیتر هەر ئێکە بلایە خوۆشار کردی و هەر ئێکە و بەشێک ji سووریایە بخوا دابڕاندیە و لەوە دەرێ حکومی دیکەتن. یعنی دسبێ ڕۆژێدا وەزارەتە بەرگریە نویا سووریای دێشێتن وان هەمی هێزانە لێک بدە دەمێکیدا بەریانە هەمی دژی یەک بووینە بەشێک جوان هێزان شەڕەیەک و دوو کردە خوینایەک و دوو ڕێژتیە. حاڵەتی گروپە چەکدارەکان حاڵەتێکە کە داوای شەڕکردن لە نێوان یەکتری دەکات بەڵام بارودۆخی ناوەندی کە دەربڕی وەزارەتی بەرگری سووریا دەبێت حاڵەتێکی ئەرێنیە داوای یەخستنەوەی هەوڵەکان و یەخستنەوەی گروپە چەکدارەکان دەکات بۆ ئەوەی کە چەکی سووریا لە سوارچەوەی بەرژەوەندی سووریا دابێت بۆیە وەزارەتی بەرگری حکوومەتی نوێی سووریا لە بەردەم ئاڵنگارێکی گەورەدا بەڵام ئێمە پشت بە ئاگایی ئەو کەسانە دەبەستین کە لەنێو وەزارەتەدان لە وەزارەتی بەرگریدا و پشت بە ئاگایی تەواوی ئەو سووریایانە دەبەستین کە چەکیان هەڵگرتووە بۆ ئازادکردنی وڵاتەکەیان. باشە دێشێن پشتی بە وان سەرباز و فەرماندارێن سوپایە بەریا سەردەما ڕژێمە بەشار ئەسەدیش ببەستن ئەو ژی ڤەگەرن سوودێژ ئەزمونەوان وەربگرن. دەوڵەتی نوێی سووریا و ئەوەی لی دروست بە لە وەزارەت خەڵکانێکی پەراوێز خەر نین تا خەڵک پەراوێز بخەن بەڵکو دەبێت دادگایەکی دادپەروەرانە هەبێت بۆ هەر کەسێک کە دەستی بە خوێنی سووریەکان سوور بۆ جا لە چێ ئاین و نەژادێک و تایفەیەک بن بۆیە هەر کەسێک دەستی بە خوێنی سووریەکان سوور بێت سزا دەدرێت و مافی سووریەکان لێوەردەگیرێتەوە بەڵام ئەوانەی کە دەستیان نەچۆتە خوێنی سووریەکان و سووریایەکانیان ئازادی نەداوە من پێم وایە وەزارەتی بەرگری ئامادە دەبێت لە خۆیان بگرێت و بە گوێرەی لێهاتووی و شایستەی خۆیان بۆ ئەوەی بتوانن کە بەرهەمێکی باشتر لە بەرژەوەندی دەوڵەتی سووریا و بەرەم بێنن. بژیت بەڕێز نورەدین ئەلبابا ئەندامی بەری ژوورا ئۆپراسیۆنان ژێ حەلەبێ ئەوەی کە ڕاستە خۆت گەلمەدا بووی گەلێکی سوپاس.